بێتی کاکەمیر و کاکە شێخ شینی دوو خوشکانە بۆ برایان. باسی ئەم کارە ساتە بە کورتی لە لاپەڕەی 523 شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسی نووسراوە. بە قسەی شەرەفخان ئەم ڕووداوە لە ساڵی 941 کۆچی بەرامبەر بە 1523 زاینی ڕوویداوە. بەڕاستی ئەگەر ئەو کارە ساتە لە سنگی بەیتبێژەکانماندا نەپارێزرابە و زانایەکی ئالمانی تۆماری نەکردبایە چێ هەیدەر گۆرانی کوردی دەناسی. خوشکێ ئاواغاتون دەڵەوەسیبی سەری خۆمان بەرینەوە سەرکوپەی دەخم خانەیە ئەتۆ لێدەوە لێکی دەچارەکە من لێ دەدەمەوە لەکی دەکۆڵوانەیە ئەمە داوادی خۆمان بکەینەوە لەوێ شکاوایە تێ لەوێ دەرچێ لەوێ دیوانەیە ئای کاوە چینەڕۆ ئای براوەینەڕۆ ئاغا ڕەنجینەکانی مەرگە و پشت دەرێم کاکەمیر و کاوە ئەکە شێغڕۆی داری وسواغای گەلێک لە من بەناوە ئەو جێی کاکەمیر و کاکە شێغلیان دەکردەوە ڕەشەڕاوە وسواغا فیتنانی دەدام بۆی ساز دەکردینەوە قاوە و قەلیان و پڵاوە لەسەر سفرەی دەنانی ئاغایوە بەرمەودای خەنجەران دەداوە ئەی کاوە چینەڕۆ ئەی براینەڕۆ ئاغا ڕەنجینەکانی مەرگە و پشت دەرێم براوە لە ڕۆی خوشکێ دڵم بەغولورە چەندە بەغولورە تەماشای ئخترمەخانی کاکەم بکە دەبەر بۆر و بدەواونم کەوتووە جل و هەوساڵ و توورە لە دیوەخانی کاکان هەڵگیراوە هەژدە متەکا و دوازدە مافورە ئەو ڕۆژانە خوشکی کاکان سەر بە قوربان ئەگەر لەسەر ماڵێ کاکی مەیان هەڵدەگرت کەوڵ و قاقم و سێ قەڵاوت و سەمبورە ئەوێ ڕۆژێ مل بەچوێن باوە ئەگەر لە داڵی جەنگەی لەشکر لە دوو کاکی مەدەبوو جەمبور جەمبورە ئێستا بێساحب بوون حدودی بێنیشانە بێسەڵا بوون خانمی دەڕ و سوورە چەندم کوت کاکە مەچۆ چەندم کوت کاکە مەچۆ ماڵە هەیدەری پیاوێکی غەیانە لە دۆستایەتی بەدوورە خەڵقی مەرگە ئەمن چ بکەم چ بکرێنم بەخۆم دەواوێ بکەم یان بە سوڵتانی ڕابگەێنم ئەمن خوێنی دوازدە برای خۆم لە چێ بەستێ ئافەرین بۆ تۆمێتی مێرە تسکەرێ دەرکی قەڵاتەی دەگردێ لە تۆڵە یاغایەکە خۆی هەژدە نەفەری دەدانەوە بەرمەودای دەخەنجەرێ خەنجەر لە بریویناندا دەهار گەرم دادات
هەر لە زڵغەدە چۆوە دەرێە ئەی کاوەکی نەڕۆ ئەی براوەی نەڕۆ کاکەمیر و کاکە شەڤڕۆی یای بەغدان دەڵێ یای ئەستیە خوشکێ ئەو هەڵا و هەرایەت بوو چییە جارێ بچین جەنازەیان بینینەوە لە ماڵە هەیدر گۆرانی تەسلیمیان بکەین بە گڵیە ئەو دەمی مەسلحەتی لێ دەکەین بزانین تەکبیرمان چییە چەندی نۆکەر و پێشخزمەتە ڕاوەستاوە ئەوی ڕەئێت بێ لە وڵاتی مەرگێدا نەماوە چونکە ماڵە هەیدەر گۆرانی جەنازەی برایان هەڵگرت و دەیان هێناوە بانگ لەسەر بانگیان لێدەداوە دەڵێن کەس وای لێ نەقەوماوە لە 12 برایان یەک نەماوە خوڵا بکە مەرگەیان ببینم هەروەهایان بەسەرێ ڕزقیوانم بچێتەوە سەر پشتی ماکەرێ سەدباری ڕەحمەتان ببێ لە کوڕی مێری دیزکەرێ بە تۆڵەی ئاغای خۆی هەژدەی دانە بەر خەنجەرێ هەژدەی دەدیشی داوی چنەبەرێ لە زەبری دەستان و لە خوێنی جگەرێ ئەوە لە کەیشل دەبوو لە خەنجەرێ نەحلت لە بابی ئەو وەستایانە بێ لە پاش کوڕی مێرە دیزکەرێ ئەگەر سێ بزماران نەدا لە گۆی خەنجەرێ ئەگەر خەنجەر بزماری ببێ لە دەسکی نایەتە دەرێ هەیڕۆ براوی نەڕۆ ئەو جێی کاکەمیر و کاکە شێخ لێیان دەکرد شەقژن و شەڕەگۆ ئێستا مەرگەیی دەمەلعون دەیکەنە برنجاڵ و پەمۆ کەس نییە زووتەی دە ئاغایان زووتەی ناسکە سواران هەڵگرێ بیان باتەوە موقبەرەی کنبابی خۆ ئەمن دەچوومەوە تەوی لەو یەختەرخانی لە کاکەمیر و کاکە شێخان لێدە بەسرانەوە عدود و حەداڵەت کەعلان و گوێتەر لە بەرسنگیان تاجان نبوونەوە تاجی دە کاکەمیر و کاکە شێخ لەوانی زەزەرد و سوورە تاواژیان دەیان کردەوە سەقە سەخوو لە سوێی ئاگایکە خواندان کردەوە لورە لورە داری وسواغای گەلێک بەناوە ئەو جێی کاکەمیر و کاکە شێخالیان دەکردەوە ڕەشەڕاوە ئەوە وسواغا بۆی ساز دەکردەوە قاوە و قەلیاوە ئەن و پڵاوە لەسەر سفرەی دەنانی ئاغایەکە خۆی وە بەرمەودای دەخەنجەران دەداوە ئای کاچی نەڕۆ ئای برایی نەڕۆ ئاغا ڕەنجینەکانی مەرگە و کوش دەرێن براوە دەڕۆیش دڵە خوشێ بەغدانێ سەرشینێ قەلەندەر و باوان وێراوانێ
دەوەرە بەز و سەرمان بەرینەوە سەرک و پەڵەکەی لەوی دەخم خاوانێ ساز بە بچینەوە شکایەتێ کنشاب و شازادەی لە شوشەوانێ ئەگەدادیان پرسین چاکە ئەگەدادیان نەپرسین لە قەدی خۆما بدەینەوە فیشەکداوانێ ئەمەش باوە زوو تێبرایان بینەوە کوژاوانێ ئەو جێکا کەمیر و کاکە شێخان لیان دەکردەوە شەقێوێن و شەڕەگۆ ئەلحان مەرگەی دەقوڕمە باب دەیکەنەوە بە بێزان و بە بزار و هەر بە هەراوامەتی بێستاوان و پیرە پەمۆ